بەناوی خوای بەخشندەی میرەبان، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگاتان لەوێ بینەرانی ئازیز و خۆشەویست. خۆم بە خۆشحاڵەزانم کە ئەم شەو ڕاستەوخۆ لە بەرنامەی ژێرخان پێتان دەگەینەوە بۆ قسە و باسکردن لەوەی کە قەیرانی دارایی هەرێم بەرەو کوێ دەگات و ئایا لە حکومەتی داهاتووی هەرێمی کوردستان ئایا بەو فۆرمە قەیراناوی کە زیاتر لە 4 ساڵە هەرێمی کوردستانی گرتوێتەوە حکومەتیش پلانەکانی زۆر لاواز بوون لە تێپەڕاندنی قەیرانەکەدا. ئایا لێرە بەدواوە حکومەتی داهاتووی هەرێمی کوردستان لە دوای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانەوە کاتێک حکومەت پێگەێنرێت پلانی چی دەبێت بۆ نەمان و تێپەڕاندنی ئەو قەیرانە؟ ئایا قسە و باس و فۆکەسی شەخێنە سەرەوەی کە چەند ساڵە بودجە نەبووە حکومەتی هەرێمی کوردستان چۆن کاروبارەکانی تێپەڕاندووە، هەروەها قسەش دەکەین لەبارەی ئەوەی کە ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان وەکو 4 ساڵی ڕابردووی بێبودجە بێت، ئایا بە نەبوونی بودجەیەکی تەواوکاری بۆ تێپەڕاندنی قەیرانەکە ئەتوانێت قەیران تێپەڕێنێت؟ قسە و باسی ژەکەین لەوەی کە ئایا چۆن دەتوانێت قەیرانەکە تێپەڕێنێت، ئەو پلانانە چی دەبن بۆ تێپەڕاندنی قەیرانەکە؟ بە میوانداری زۆر بەڕست دکتۆر محەممەد گەنایی پسپۆڕی ئابووری. کاک دکتۆر سوپاس بۆ ئامادەبوونتان. دکتۆر گیان، ئەمەوێت لەوە دەست پێ بکەم، هەڵبەتە ئێمە ماوەی زیاتر لە 4 ساڵە حکومەتی هەرێمی کوردستان بە ناوی قەیرانی داراییەوە بودجەی نەبووە. لە نەبوونی بودجە چ فەراغێک بۆ کاروباری دارایی و حکومڕانی دروست دەکات لە ڕووی زانستی ئابووریەوە؟ سپاس دەکەم ماڵی پێش حەز دەکەمەوە ڕوونکەمە بۆ جەنابتیش بۆ بینەرانیش کە اختصاصی زیات خۆم زیاتر بەرەمهێنانی کشتتوکاڵانی ناوچە گەرمیەکان و نیمچە گەرمیەکان نەک ئابووریەوە. ڕاستە من بە ئابووری خوێندەوە بەڵام نەک بە کۆڵی اختصاصی خوێندن بێت. بشبوورە من ئامادەکارانی بەرنامەکەم ئەویان نووسی بوو دەستخۆش لە هەمە کادا چکە من ماوەیەکی زۆر لە ڕۆژنامەی هەوڵاتی ماوەی 5 ساڵ گۆشەی ئابووری من دەمنووسی یا بۆیە زۆر خەڵک مەسەن کەوتۆتە وازان کە اختصاصی من ئابووریە. بەڵام لەگەڵەوەش من خوێندنەوەی ئابووریم ڕۆژانە هەیە، متابعەم هەیە زۆر باش چێ لەسەر ئاستی وەکو زانستی ئابووری هەمچی و لەسەر وەکو بە چاوی خوێندنەوەی سیاسی بۆ ئابووری. بەهەرحاڵ بۆ وەڵامی پرسیارەکەت کە باسی بودجە بووە نیە؟ بەڵێ. خۆی بودجە چییە؟ ئەگەر وەکو پێناسە بکەین بودجە واتە خەمڵاندنی داهات و خەرجەکان. ڕاست لە هەر وڵاتێک تۆ کە نەکەر وڵاتێک حتا لە هەر مؤسسەیەکدا تۆ کە تەخمینی یا خەمڵاندن دەکەی بۆ داهات هەندێک لایەن هەیە دەبێت تۆ لەبەر چای بگری و ئەم لایەنانەش لە وڵاتێکەوە بۆ وڵاتیشی تر جیاوازی جەوهەری هەیە. بۆ نمونە لە وڵاتێکی پێشسازی دێتۆ کە وەختێکی خەمڵاندن بۆ بودجە دەکەی دەبێت تۆ لایەنی پیشسازی لایەنی هاوردە و ناتنەدەرەوە لەبەر چاو بگری. ئەمجار هێزی کار چەندە و بازاری کار و حتا دەگاتەوەی کە مەسەن سەعاتی کار چەندە. ئەمجار لەگەڵ گەلێ ڕەهەندی تر کەەوە هەموو پێویستی بە چی هەیە؟ بە داتا و بە ئاماری ورد هەیە لەژە ڕۆشنای ئەو داهاتوو ئەو داهاتان دەتوانی تەخمینکەی کە مەسەن بۆ ساڵی داهاتوو داهات چ دەبێت. ئەمجا لە لایشترەوە تۆ دراسی چی دەکەی؟ دراسی خەرجەکان دەکەی. خەرجەکان بە هەموو بەعدێکەوە چ لەسەر ئاستی دامەزراوەکان چ لەسەر ئاستی دەوڵات وەزارەتەکان ئیلە ئاخری. وەلامان کاتیشدا هەندێک حاڵ هەیە کە تۆ ئەوەی پێڵێن ڤارێنس ینی جیاوازێک لە بودجێدا کە بۆ نمونە دەڵێ ئەوساڵ بودجێ ئێمە مەسەن 100 میلیۆنە بەڵام هاتن مەسەن 10 لە 100 5 لە 100 زیادەی یا کەمی دەکەی بۆی کە بتوانانی احتیاط وەربگری. جا ئەوەی کە تۆ بەدەڵێ بۆ بودجە نیە لە کوردستانیدا دروستەوە پرسیارێکی واقعاً جەوهەریە و مەوزوعیە بۆ بودجە نیە. وەکو ئشارەم پێکرد بودجە لە شوێنێک دەکرێت کە مؤسساتی بێت، شەفافیت هەبێت و ئاشکرایی هەبێ، ڕوونی هەبێ لە داهاتدا لە خەرجیدا و ئەمجار ئەو دامەزراوانەی کە هەن بە شێوەیەکی سەربەخۆ پرۆفشنال و
بە گوێرە پسپۆڕی شەکانیان ئەنجام دەن و لە هەما کاتیشدا میدیا ئازاد بێت باش توانای ئەوە هەبێت کاتەوە بەسەن دەستگا بە زۆر لە زانیاریەکان هەموو ئەوانە لای ئێمە غایبە و مشکلەی گەورەی ئێمەش کە لە کوردستانی باز دەکەین نەبوونی چیە دامەزراوەکانە و ناکارەبوونی دامەزراوەکانە و ئەوە هەموو لەوە سەرچاوە دەگرێت. زۆر باشە. من پرسیارەکەم ئەوەی یەکەم جارم بە شوەیەک ترەکەمەوە ینی زۆر پەیامەکە نەگەیشت بێ لە نەبوونی بودجەیە ینی چ دۆخێک دروستە بێت ینی ئێستا 4 ساڵە هەرێمی کوردستانمان بینیوە ینی وێنەکەمان بینیوە وێنەیەکی زۆر خامس وێنەیەک پێی ناوترێ حکومڕانی پسپۆڕانی ئابووری واشیەکەنەوە ئەمە حکومڕانیەکی ڕەسەنی پێ ناوترێ ڕەشیدی پێ ناوترێت لە ڕووی حکومڕانیەکی ئابووری ڕەسەنەوە. ئایا حکوومەتی هەرێمی کوردستان بۆچی بێباکەلەوەی کە بودجەی نەبێت؟ ئایا لەوەی بێباکەلەوەی کە پارەکەی کەمە ناتوانێت بودجەدانێ؟ ئایا بیانووی نەبوونی پارەی زۆر بیانووە؟ گەیشت خۆی نەبوونی بودجە دەلالە لەوەی دەکات کە لەم شوێنە لەم وڵاتە دامەزراوە نییە واگەر بودجە نەبێت تۆ ناتوانێت تەخمینی خەرجەکانی پێویستکەی بۆ هاوڵاتیان لە موچەوە بگرێت تا دەگاتە خەرجەکانی تر بۆ پرۆژەکان بۆ کاراکردنی دامەزراوەکان زانکۆ خستەخانە ئیلە ئاخری. جا کاتێکی کە موچە نەبێواتە ئەو دام و دەستگا و دامەزراوانێک کە هەیە تووشی چی دەبن تووشی ناکارابوون دەبن تووشی سز دەبن مەسەن خستەخانەیە کە بودجەی تەواوی نەبێت پارەی نەبێت دەرمانی شوێ بێنێ زانکۆیە کە پارەی نەبێت مەسەن زۆر کاری گرنگ کە ناتوانێت ئەنجام بدە واتە نەبوونی بودجە کاریگەری ڕاستەخۆی هەیە لەسەر نزمبوونەوەی پلەی زانستی پلەی فەرهەنگی و دابەزینی ئاستی تەندروستی خزمەت گوزاری ئیلە ئاخری و ئەوە دەرەنجامەکانی ئەوەیە کە بودجە نەبێت و بۆ بودجە نیە ئەوەش بخۆی پرسیارێکە بۆ بودجە نیە ئەو پێویستە زیاتر لەوانەیە کە بەڕاستی بەرپرسی یەکەم لە وڵاتی لەوانە بەرپرسی بۆ بودجە نیە نەک مەسەن لە من یا وڵاتیشی تر کە ئەوانە کە خۆیان بە بەرپرسیار بزانن دەبێت وەڵامیشیان هەبێت و وەکوتم لە نەبوونی بودجەدا یعنی شەلەلبوونی هەموو کایەکانی ژیان و دامەزراوەکان کاواش لە ئەنجامدا لە خزمەتی ڕەهەندی هیچ شتێک کۆکار نییە کاک دکتۆر لەوەی کە ببێتە هۆی ئەوەی کە هەر حکوومەتێک بیکاتە بیان و بڵێ ئەم ساڵ بودجەمان نابێت ناشتوانێت مەسەلە بودجە چیەوەکو بێت سەردەدا باسم کرد مەسەن تۆ تەخمینی داهات دەکەی حکوومەتێک بێت هەر حکوومەتێک بێت دەبێت بۆ خەڵک بڵێ مەسەلەن ئەو ساڵ داهاتمان نییە بۆ نییە کە داهات نەبوو ناتوان خەرجی ئەو شوێنانە بدەین باش ئاشکرا ئەمجار نەبوونی بودجە واتە نەبوونی ڕوئیایە نەبوونی ڕوانگەیە نەبوونی پلانە نەبوونی هیچ ژەرخانێکی سیاسی فکریە لە وڵاتیدا چکاتەوە مەسان ناکرێت لەش مدیری موسسەیەکی بی نەکردە وڵاتیش هەتا دامەزراوەیەک بی کۆمپانیایەک بیت دەبێت بەرنامە بودجێ خۆت هەبێت کە بودجێ خۆت کە بودجەت نەبوو مەسەن دراست نەبوو بۆ داهات و بۆ خەرجی تۆ ناتوانانی خەڵک استیخدام بکەیت تۆ ناتوانانی مەسەن شت بەرهەم بێنی جار لە کوردستان شو کە بپرسی بۆ بودجە نیە دوا دەکەی ئاشتانە وەکوتم لە کوردستان لە حاڵەتیشی زۆر شازان لە کوردستانە لە 1995 داهاتی کوردستانی لەوانەیە زیاتریش احتیمال دەکاتە سەر کەرتی نەوت کەرتی پیشتازیەوە بوو تقریباً بوونی نییە کشتتوکاڵش وەکو تەماشا دەکەی لە بازارەکان ئەوەی کە وێرانێ بەرەمی ناوخۆنیە جا دەمێنێتەوە سەر کەرتی نەوت کەرتی نەوتیش ئێستا وەکو هەموو دەزانن شەفاف نییە جگەلەوەی کە شەفاف گرفتیشیە مەسەن ئەو عەقدانەی کە کردویانە لەگەڵ کۆمپانیا بیانەکان حتا قسەی من نییە ئیتۆنی نیشی وەکو کابرای وەزیری نەوتی ناویچی بوو هەورامی ئاشتی هەورامی ئەو بۆ خۆی دەڵێت کە قیمەتی نەوت گاتە $100 من ناتوانین موچی تاوت دابینکەین ناتوان ئەم قەیرانە تێپەڕێن ئەو بۆ خۆی پەیامێکی زۆر ئاشکرا کە زۆر سادقانە ئەو قسەیە دەکە بۆ چکە ئەو گرێبەستانێک کە ئەوانە کردویانن گرێبەستێکن هەمووی هەڵەیە
و تووشی هەڵی قانونی و لە عقدەکانە تووشی هەڵەبوون و ناتوانن ئەو نەوتێکە بەری هەمی دێنن بەشی هەر زۆری داهاتەکەی بۆ حکومەتی هەرێمی بۆ کەڵکی کوردستانی بێ بەڵکو بۆ لایانی دەرەچێت و ئەمجا لەگەڵ حکومەتی عێراقش تا ئێستا مەسەلەن مشکلی هەیە جابۆی لەو حاڵێدا مەسەلەن حکومەتی هەرێمی کوردستان بۆی سەختە زەحمەتە بتوانێت تەخمینە بخەڵمێنێت کە مەسەلەن داهاتی نەوت چەندە وەختێکی کە ناتوانێت بیخەڵمێنێت هەلانیشی ناکات. کاک دکتۆر ئەوەنەی خوێندنەوەت بۆ پرسی ئابووری هەر وڵاتێک و دامەزراوەیەک بوو بێت تەشکیلەی حکوومەتی هەرێمی کوردستان لە داهاتوودا لە دوایم هەڵبژارنەوە بێگومان حکوومەتی نوێ دامەزرێت پێت وایە ینی وەکو 4 ساڵی ڕابردوو بڵێن چۆنمان تێپەڕاندوە بەم شێوازەش ئەم 4 ساڵە تێپەڕێنین دیدگای سیاسیانەی ئێمە بۆ دیدگایەکی ئابووریانەیە یاخود دیدگایەکی تەنها بەڕێکردن و کۆمەڵە دەستکەوتە لە پاڵ کۆمەڵە قازانجی ئابووری ناشەفافدا؟ وڵای زانی چۆنە کاکسەلار مشکلە چییە مەسەن ئەوانێک کە بەژاری حکوومەت دەکەن چی بە ئەوانێک کە لە سەڵاتدا بوون و چی ئەوان حتا بەناو ئۆپۆزیسیۆنیش ئەوانە هەمان خەڵکن هەمان گروپن و هەمان فکرە و ئایدیان هەیە و بە کوڕی پێ دەڵێمەوانێ تا ئێستا بەداخە هیچ چەمپیۆن نییە مەسەڵەن بێنە سەر گروپەکانەوانی کە ئۆپۆزیسیۆنن بێزگە لە هەندێک ئەوەی کە هەندێک پاکێجیان دروست کرد بۆ هەندێک شتی ئەدەبیات عام ئەوانە نەچووبوونە ناو جزئیاتی چارەسەری ئەو گرفتانەی کە لە وڵاتیدا هەیە وەیەکێ لە ڕخنەکانی من لە مەسەلەن لەوانێک کە خۆیان بۆ ئۆپۆزیسیۆن دەزانی ئەوە بوو کە دەموت ئێوەش مەسەلەن لەگەڵ ئەوانێک کە دەسەڵاتان هەیە جیاوازێکتان نییە ئێوە تەنها دەڵێن ئەو شە نابوا بێ ئەوە غەڵەتە ئەوەی دەسەڵات چیە بە خۆی دەزانێ ئەو شتانە چۆن هەم کەسێک ئاشنایە پێ ینی نابوو بەشدار بن ئەگەر دەسەڵاتیان نەبێت بەڵاستی پێرە چی ئەوانە چارەسەری جزئیاتیان پێ نەبوو ئەوە زۆر گرنگە مەسەڵەن کە تۆ دەڵێ قەیرانی ئابووری هەیە بە تۆ دەبێت شکاریەکی زۆر وردت هەبێ بۆ مەفهومی ئابووری بۆ مەفهومی قەیران و جزئیات و چارەسەر بە جزئیاتەوە کە ئەو حاڵەتانە لە گوتاری هێزی ئۆپۆزیسیۆنی ئەوکە هەبوو لە کوردستان غایب بوو و بۆ پرسیارەوەش کە حکوومەتی داهات و جیاوازە بێت لە حکوومەتانەی لەو حکوومەتانێک کە هەبوون یاننا من وەکو هاوڵاتێک تەمەنا دەکەم کە جیاواز بێت و ئەو قەیرانانی کە تا ئێستا بەرەوەی خەڵکی کوردستانی گرتووە بێتە ڕاستەچینێک ببێتە وانەیەک بۆی کەوانە بەجددی بۆ درسۆزانە دەبیری ئەوەی دابن کە ڕێگات چارەیەکی گشتگیری بۆ ئەو قەیرانانەکە کە لە کوردستاندا هەیە وەکووتم بە هەموو جزئیاتەوە بەڵام بەداخەوە تا ئێستا مەسەڵەن من ئەو حاڵەتەم نەبینیوە بەڵام کاک دکتۆر ئەوترێت ینی ببوورە ئەوترێت کە ینی فۆرمی حکومڕانی لەم ساڵەوە کە حکوومەت پێگەێنرێت بە دوو هۆکار ئەبێ جیاواز بێ هۆیکیانەوەی کە حکوومەتی عێراقی زۆرتر ئێستا دەسەڵاتی بەسەر هەرێمی کوردستانەوە زاڵە بێت لەبەرەوەی زۆرێک لە دەستکەوتە ئابوووریەکانیش ئەگەڕێتەوە بۆ فیدراڵ دوو بە حکمیەوەی کە هەرێمی کوردستان چ بە زەختی ئەمریکا و وڵاتانی دراوسێ زۆرتر فشارەکرێ بۆی کە کۆنتاکتی ڕاستە و خۆی فرۆشتنی نەوت لەگەڵ حکوومەتی عێراقا بێت ئەمە لایەکشیان ئەوترێت کە بەرزبوونەوەی نرخینەوت بۆ لە سەر و $80 ئەمەش واکە کە ئەمان بێشک هەنگاوی جددیانەتر بنێن هەم لەلایەن ڕووی نێودوڵەتیەوە لە سەریانەکە هەم لە حکوومەتی عێراقیشەوە ناتوانن ئەو هەنگاوانەی 4 ساڵی ڕابردوو ئیتر بە ناوی قەیرانی داراییەوە شکستیان بە خۆیان و بە میلەتەکانێنە یاخود بار هۆکارێکی ناشەفافانەی حکومڕانی خۆیانەوە بووە ینی تۆش وای نابینیت؟ وڵا جاوەکو من ئاماژە پێدا کە هیوادارم ئەو قەیرانانەی کە لە کوردستاندا هەبووە و حتا ئەو چێشەش کە لەگەڵ عێراقا هەبووە بۆی کە مەسەڵەن بە هیوانە دکتۆر ینی حەزەکەم ینی بە خوێندنەوەیکی ئابووریانە پێم بڵێ هەمیشە حتا ئەگەر کارش کە دێ بە هیواوە کارکە باش ئەگە هیوانە بێ کارەکەش ئەنجامی تۆزێ بێ ئەمەلانەیە ئەڵێ هیوادارم ینی زۆر هیوادارم چکە من تەماشا دەکەم ئەو کەرەسەیە کە
بۆتە هۆی ئەو عوامیلانێک کە بۆتە هۆی دروستبوونی ئەو قەیرانە هەمان ئەو کەرەسانە حزوریان هەیە شتێکی جیاواز نابینی لە بڕیاری سیاسی لە بڕیاردەری سیاسی لە قەراری ئابووری هەمان ئەوانە بۆیە دەڵێم هیوادارم ئەو شکستەی کە ئەو قەیرانێکە مەسەن لە کوردستان دەروست بێت لەو 4-5 ساڵی ئاخریدا و لە دەستدانی کەرکووک و داژکردنی کەرکووک لەلایەن عێراقەوە یەک تەرەفانە دەبێت ڕاستەقینێک ببێتە وانەیەک بۆ ئەوانە کە قەرار بەدەستن کە واقعان بیرکەنەوە ئەوە کە تا ئێستا کردویانە لێرە بەدواوە کە بەردەوام بن ئاکامی باشی نابێن نەبوو خۆیان نەبوو خەڵک نەبوو کوردستانی وەکو تۆ ئاماژەت پێکرد ئێستا حکوومەتی عێراق نسبەت بە کوردستانیەوە زۆر بەهێزترە لە چەند ساڵانە ڕابردوو و هەست بە سەرکەوتوی دەکات لە هەموو ڕوویەکەوە ئابووری سیاسی لە ئاخری و ئەگەر ناوخۆی کوردستانی واقعان بەهێز نەبێت واقعان خۆی ماڵ و خۆرەک نەخات من پێم وایە حکوومەتی عێراقی ئەو ئیمتیازاتانێک کە تا ئێستا دەستکەوتووە لە داهاتوویەکی نزیکدا وەری دەگرێتەوە بۆ چکار ئێستا وەکو ئاگاداری چکە مەسەلەکە ئابووری نییە ئێستا لە عێراقی لە جنوبی عێراق مشکلەی ئاو هەیە 5 تا 10 ساڵی تر 10 ملیۆن عەرەبی ئەو جنوبێ بێ ئاو دەبن ئیتر تۆ کە لە عێراقا بمێنێ وەکو عێراقیەک ناتوانانی سەرداریت هەبێت بەسەر سەرچاوەکانی ئاوە ئەو کاتی حکوومەتی عێراقی بە بیانەوەی موچەت ناداتێ دەست بەسەر سەرچاوەکانی ئاودا دەگرێت ئەو کاتی تۆ دەبێت ئیجازە لە بەغا وەربگری ڕۆژانە چەند لیتر ئاو بخۆیتەوە ئەوە وەکو هیوا بەڵام لە واقعیشدا من واقع بینم ئایندەیەک نابینم کە ببێتە مایە بۆ ئەوی کە ئینسان هەست بە ئارایم کە لە وڵاتیدا بۆ چکە تەماشا دەکەم هەمان عەقڵە هەمان فکرە هەمان کاراکتەر هەمان نەبوونی سیاسەتە کە لەو کوردستانیدا بڕیاردەدات بۆیە کە واقعی بەنانەبین من ناتوانم بڵێم بەڵا سپێنێ حکوومەتیشی تازە دروست بێت خەڵکی کوردستانی مشکلێ نامێنێت و حتا ئەوانەی کە زۆریش خۆ بەرسیارزانە ناتوانن ئەو وعدەی بدەن زۆر باشە ئەبێت کاک دکتۆر تا چەند ئێمە بۆمان دەرکەوت ینی لە 4 ساڵی ڕابردووە بۆمان دەرکەوت کە کەرتی نەوت نەیتوانی ئەو بەهەشتە بۆ کۆمەڵگەی کوردەواری بۆ هەرێمی کوردستان دروست بکات ئەوەی کە بانگەشیان بۆ کرد کە بەهەشتێک لە هەرێمی کوردستان لە ڕێگەی فرۆشتنی نەوتی سربەخۆ دروست دەکرێت تەنانەت تووشی سەدان قەیرانی کردین لە وڵاتەیە بۆ حکوومەت هەرێمی کوردستان کە زانیتی ئەم کەرتە فەشەلی تیاهێنا بۆ پەنای نەبر بۆ کەرتەکانی تر تا چەند زەرورە حکوومەت هەرێمی کوردستان لە پلانی ئایندەیە چۆن گەشەی دا بەوەی کە کۆمپانیا بیانەکانی هێنا بۆ دەرهێنانی نەوت و تەنانەت فرۆشتنی نەوتیش بەڵام ئایا پلانی ئەبێت بۆ هەمان زیندووکردنەوەی کەرتانی تر تا ینی بۆ بێتە دەرچێک بۆ تێپەڕاندنی قەیرانەکە پێشەوەی بابەتینەوە بێتە ئاراوە چی وەکو سیاست چی وەکو دەرهێنا چی وەکو فرۆشتن من 2004 پرۆژەیەکی گژیری نووسی بۆ ئامادە کرد بۆ زیندووکردنەوەی کەرتی کوشتتوکار لە کوردستانە ئەگەر ئەو پرۆژەیەکات خۆی حکوومەتی هەرێم قبولی کرد بە پشتگیری کرد بە لە 2006 کوردستان لە ماوەی 2 ساڵدا دەیتوانی کفای زیاتی هەبێت لە کەرەسی خۆراشی وە شیرەمەنیدا بەڵام دوای ئەوانە تەقدیم کرد چ ئیدارەی ئێرە و کاتی بەرەمساڵا بووم جار بۆ ئیدارەی هەولێرە وەکە و کاتیش برادران هەوڵاتی ئاگادار بوون و جارێک تریش 2005 بوو 2000 چەند نات ببوور 2010 بە هەمان جۆر چینی وەزارەتی زەراعە لە هەولێرە لەگەڵ ڕێوەبەرگی شتەکان کۆبوونەوەمان کرد بە هەمان جۆر پرۆژەکەم تەقدیم کردن و پێشی من شخصەن ئامادەم خۆبەخش بێم ئیشرافیکەم بۆ ئەنجامدانی وتیان زۆر باش زۆران پێ باش بوویتی دوای ئەوان شەواڵیان نەبوو جا مەبەستمەوەی بالفعل دەترێت کوردستان دەوڵەمەندە بە بەهێزی مرۆیی خەڵکی بەتوانا هەیە کادری بەتوانا هەیە ساڵانە ڕێژەیەکی زۆر لە گەنجان کە زانکۆ تاوا دەکەن ئەوانام و هێزی کاری بەتوانان دەتوانێت ڕاهێنانە پێ بکرێت بنە کادری ئابووری کادری بەرهەمێنان لە بواری جیاوازە با تەماشا دەکەیت چونکە شوێنی کار نییە بواری کار نییە و ئەو سەرمایە کە لە کوردستاندا هەیە لە بواری بەرهەمێناندا سەرف نەکراوە بۆیە تەماشا دەکەیت بەرهەمی ناخۆی چی کشتتوکاڵەبی چی پیشتازیبی نییە و ئەو گەنجانش کە زانکۆکان تاوتەکان چی زانکۆ حکومی بێت زانکۆ ئەهلی بێ نازانم کەمیا زۆر بەڵام بەشی هەرە زۆریان ئێستا بێکارن لە ماڵەوە دانیشتون
کە دووبارە ئەوەش بۆ خۆی گرفتێکە قەیرانیشی ئابووری دروست دەکات چکەنە قەیران هەیە کە لە کات خۆی دەسارە سەر نەکرد قەیرانیشتر لەدایک دەبێت دیان جار لەو کاتانەژێکی قەیران هەیە تقریبا پێش ساڵێک یا 2 ساڵ لەو کاتێکی قەیرانەکە سەخت بوو سمینارێکم تەقدیم کرد بەناوی کە ئابووری قەیران لەو کاتێدا کە قەیران چۆنە قەیران هەیە دەبێت ئابووری چ فۆرمێک پێدا بکرێت قسە لە تەوەری دووەمە قسە لەسەر ئابووری قەیرانەکەین ینی لەم تەوەرەمە ئەگەر کۆتا پرسیارم بکەم کاک دکتۆر ینی لە بژانەوەی کەرتەکانی ترە تا چەند دەوڵەتێکمان هەیە جیاوازە هەرێمی کوردستان تەنها ئەعتیماد کاتە سەر یەک جۆر داهات لە پێکێنانی بودجەکەیدا بۆچی هەرێمی کوردستان تەنها ئەعتیمادیە کردە سەر کەرتی نەوت ئایا کەرتی کوشت و کاڵ کەرتی پیشسازی ناتوانن داهات بێنن بۆ بودجە؟ بەدڵنیای دەتوانن بێنن بەڵام بۆ سەرمایە نەخس بەکار نەهێنرا لە کەرتەکانی تردا بۆ نمونە کەرتی پیشسازی کەرتی کوشت و کاڵ پرۆژەیەک بە تۆ بتوێ مەسەڵەن کوردستان شیرەمەنی بە ئەندازەی پێویستی خۆی بەرهەم بێنێت یا زیاتریش ئەو پێویستی بە سەرمایەشی گەورە هەیە کە نەکار بۆ ئێستا بۆ 50 تا 100 ساڵی لەوانەیە بێتە سەرچاوی داهاتی ئابووری لە بەرامبەردا داهاتی نەوت داهاتەکەی کاشە نەوتە لە بیرەکەی دێت دەرەوە دەفرۆشت یەکسەر پارە کۆڕدەگرێت جا ئیتر بۆ ئەوەی هەڵدەبژێن ئەوەی هەڵنابژێن دەبێت لە برادرامە پرسی بەڕاستی زۆر باشە جگەلەوە مەسەڵەن بۆ نمونە ئێمە لە کوردستاندا چ خاک چ مەناخ باشترین شوێنە لە شەرق ئەوسەدا بۆ نمونە تووتن مەسەڵەن تووتن ساڵانێکی زۆر لە 50کان لە چلەکانە تا 80کان خەڵک لەسەر بەرهەمێنانی تووتن دەژیان و پارەکەشی کاش بوو لە وەرزشی کووردا بەرهەم داهات و دەفرۆشت پارەکەت وەردەگرێت تەماشا ئێستا ئەوەش نەما ئەمجار مەبەستم چێ لە کوردستاندا زەمینە هەیە بۆیە تۆ کە بتوانانی بەدیری نەوت پەیدا بکەیت و لە ڕاستیدا بۆ نایانەوێ بەدیلی نەوت پەیدا ببێ واز ناکەی نایانەوێ وەڵایە بۆ بیانەوەیانەوێت حەز بکەن یا حەزنەکان ئەو واقع نیشانێدات نەبوونی ئەو شتانە کە نییە نیشاندا کە بەڵێ دیارە ئەوانە نانەوێت یا فکران لێ نەکردێتەوە یا نازانم دەبێت هەر شتێشتر بێت بڕوت بەوانە بە ئێمە نییە باشە کاک دکتۆر حەزەکەم لەوە دەست پێ بکەین ئەگەر هەرێمی کوردستان بیوێ قەیران تێپەڕێنێ ئەبێت چه هەنگاوێ بگرێتە بەر بۆی ئەم قەیرانە تێپەڕێنێت وەڵای زانی چۆنە خۆ ئابووری پەیوەندیشی ڕاستەخۆی بە لایەنی سیاسیەوە هەیە دەتوان بڵێن دراوی ڕووی دراوێتن ڕاست ڕووی شتری دراوەکەیە تۆ لە وڵاتێکدا ناتوانانی ئابووریش تەندروست هەبێت کە سیاسەتیش تەندروست نەبێت سیاسەتی تەندروست بە هەموو بۆدێکیەوە چ لەسەر ئاستی ڕێکخراوەی کۆمەڵایەتی و پەروەەردە سیاسەتی فەرهەنگی ئیلی ئاخری بۆ نمونە ئێستا ئێمە بەسەن لە کوردستاندا سیاسەتی پەروەردەی ئێمە چییە؟ لە خۆ بپرسە هەر کەسێک لە بینەران دەتوانێت پرسێ مەسەڵەن مناڵەکەی سیستەمەکتەری فەلسەفەی پەروەردەکردن چییە؟ نازانم هەر نییە نازانم من نازانم نازان بەڕاستی چیە کە دەمزانی بەس ئەبێ بە خوێنەوار بۆ نمونە سیاسەتی سەقافی ئێمە چییە؟ مثلا سیاسەتی ئەوە مەبەستم کە بۆدی سیاسی بە هەموو لایەنەکانیەوە پەروەردەیی فەرهەنگی ئابووری ئیلی ئاخریە ماتەمەشایە کێوانە نییە تۆ لە وڵاتێکدا دەژی ڕۆژنامەت نییە کەچی ڕۆژنامەیەکە تۆ لە زاخۆ تا خانەکەن شتێک نێت و مەسەڵەن دەچێت کافێتریاش من جاران دەسمە کافێتریا لە بازارش لا کاتیشی بەتاڵەتی حەزەکەی شتێک بخوێنەوە ڕۆژنامەیەک نییە چ دەخوێنیت ڕۆژنامە حیزبی هەیە مەسەڵەن ڕۆژنامەیەک نییە کە تعبیر لە هەمی گشتی بکات بادیشی نیشتیمانێ بێت لە زاخۆ تا خانەقی تۆ لاولێر شتێک دەخوێنەوە لە شوێنی شتێک دەخوێنیتەوە مەسەڵەن لە تەلەڤیزیۆن تۆ کار شتێک دەبێت سەر تەلەڤیزیۆنەکەی تر شتێکی تر دەبیستیت
معناها ئەوەش بخۆی خەلەلەکە بەهۆی چی نەبوونی سیاسەتێکی فەرهەنگی سەقافی پەروەردەی إلى آخره باش و نەبوونی ئەو سیستەمە سیاسیش وای کردەوە کە تۆ ئابوووریەکەت هەبێت کە پێناسەی نەبێت کە ئاڕاستەی نەبێت کە ڕێکخراو نەبێت کە ئامانزدار نەبێت بەهاکەشی چییە بەهاکەش ئەوە کە مەسەلەنە خەڵک بەس ئێستامان ژیازێ مانجی موچەی نازان هەشتی چەند وەری نەگرتەوە نیە ئەمجار ئەو چەند ساڵێک کە قەیران بوو هەموو لە بەهۆی چێوە بوو بەهۆی نەبوونی سیاسەتێکی تەندروستەوە بوو و مشکلە چییە لە شوێنەکە کاک سەلات کە نظامی دموکراسی واقعی هەبێت خەڵک بەشداری کات بەشداری بڕیاری سیاسی ئابووری بکات بە زەحمەت تووشی و قەیرانە نەدەبێت باوەڕکە حتا لە ڕژێمیشی دیکتاتۆریدا ڕژێمیشی دیکتاتۆریدا بۆ ئەوەی پاکانە بۆ دیکتاتۆرەتی خۆیکە هەندێ بەرپرسیارەتی ئابووری کۆمەڵایەتی هەڵدەگرێت بۆی کە خەڵک لێران نەپەڕێت تێدەگەی مەسەلەن لە قەزافی سەدامی کۆنسووریا نازانم کوێ بۆی خەڵک لە خۆڕازیکە مەسەلەن وەزی ئابووریان لەبەر چاوە مەسەلەن لە وڵاتێکی دموکراسی لە ئەمریکا ئەوروپا ڕۆژاوە ژاپۆن کۆریا شوێ کە نظامی دموکراسی خەڵک بەشداری لە بڕیاردا بەڵام من بەشدار نیم تۆ بەشدار نی خەڵک بەشدار نییە و من چەند لە چەندا وتار تەدا باسیۆم کردووە بێ بەشداریکردنی خەڵک لە بڕیاری سیاسی و ئابووریدا تۆ ناتوانانی ئامانجێکت هەبێ کە گارانتی بکات بۆ ئایندەیەکی ئومێددار و ئەو حاڵێکە لە کوردستانشێ بەڕاستی شازە بۆیە کوردم هیوادارم ئەو حاڵێکە هەیە مەسەلەن ئەوانە بێنێتەوە سەر خۆ کە فۆرمێکی تر لە بەڕێوەبردن لە ئیدارەکردن بەکاربێنێت ئەمانە درک بەم حەقیقەتانە ناکەن کە بەڕێزت باسیەکە یاخود ئەمان تێگەیشتنیان بۆ ئابووری شێوازێکی ترە بەڵکو لەوەیە دیدگایان بۆ ئابووری دیدگایەکی ترە نازانم چۆن پێناسەیان بکەین یاخود ئەمانە پێ نەگەیون ئەوانە کە خاوەندە سەڵاتن باوەڕکە لەوانەیە کە نەزانم مشکلە نیە کابراکە سیاسی بێت لە مەڵقەی بەرپرسیاری بێ مەرزە مشتێکزانە باڵەوەی دەوروبەری دەبێت ئاگاداری بکەنەوە من بیرم دێ پێش 10 ساڵ بە هەمان لە بەرنامەیەک بەژارم کرد ئەو کاتی لە کێنیان یەشێک لە هەولێرە قسەی دەکرد من باسەوەنێکە کە بەدیلی نەوت بزۆ دەگوتمان پێویستمان بەدیل نییە وتی منەوتمان هەیە پێویستمان بەشتر نییە مەسەن ئەوە تێگەشتنەکەی بوو تا لەوانە کابرا مستشاری مەسەن بەرپرسیشی بێتی ئەوەی تێبگەێت تێدەگەی ئەویش بزانێ ئەوە لە دنیای دەرەوەی و ئاگالێ و شتێکی باشە کەواتە ینی مەویست بین لەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستانی داهاتوو کە لە دوایم هەڵبژارنەوە ینی دیدگا و تێڕوانینەکانی هەمان دیدگا و تێڕوانینی 4 ساڵی ڕابردووە بێت بۆ فۆرمەی کە دایان ڕۆشتووە لە ئابووری هەرێمی کوردستان وەڵڵاهی دەبێت ئەو فۆرمەی بگۆڕن بەڕاستی جار سەرچاوی داهاتی کوردستانی بەڕاستی نەوتە نەوتیش داهاتی نوتیش پابەندە بەو گرێبەستانی کە کوردیانە ئەو گرێبەستانی کە کوردیانە کەس نازانێت چۆنە بەڵام ئێمە دەزانین کە ئەنجامی نەبوو بەڵگەت چیە نەبوونی موچە و قەرزداری کۆمپانیا و نازانم ئەو شتانە کەەوە بابەتێکە زیاتر هەڵدەگرێت کەمە لێرە باسی بکەین چکۆ مەسەن کۆمپانیاک دێت داوای 600 میلیارد دەکات 600 میلیۆن دلاری دەکات لە کوردستانی دەڵێ نەوتم هەڵکەندووە نەوتم هێناوەتە دەرێ لە کاتێکی داوانێکەشین من کۆمپانیای نەوتم بینی وە پرۆفشناڵ لێم پرسیوە بێ لە کوردستانی نەوت دەربێنی مەسەن تا نەوتەکە دەرێت چەند تێدەچێت قیمەتیش دا باوەڕ لەوانێ کە ساحب کۆمپانیاشی ئاسایل بتوانێت ئەو کاری بکات وتی 20 میلیۆن دلار مامەسەن لە کوردستانی دەڵێ وەڵا پارەی کۆمپانیەکان هەتا لە عێراقیش نیشت وڵای پارەی کۆمپانیاکە پارەی کۆمپانیای چی ئەمجا کابرا ئیسمار دەکات ئەوە کە ئیسمار دەکات ئەو مکەلەفە بەوەی کە پارە بدات خەرجی دەرهێنانی نەوت بدات ئەو لە بەرهەمدا نسبەتێکی وەردەگرێت ئەتۆ کە پارەی دێ بۆ دەربێنێت و ئەمجا بشی کێ شەریکمان نابوو هیچ نامێنێتەوە جا بۆیە وتم ئەو داهاتی کوردستانی نەوتەکەش پابەندە بەو گرێبەستانێک کە کردویانە گرێبەستەکانش ئەو خەلەلانە جدیانێت تێدایە ئەگەر بتوان چارەسەرێکی ئەو حاڵەتەی بکەن لەوانەیە داهات باشتر بێت توانش بتوان زیاتر ئەوەی کە پێی بۆ خەڵکی کوردستانی بیکەن بەڵام دەتوانن ئەوە پرسیارەکە دەبێ خۆیان بکرێت ڕۆڵی دەسەڵاتی چاودێری لە پرسە ئابووریەکاندا دەبێت چۆن بێت ینی لە پرسی بۆ نمونە ئەو داهاتی کە لە ماوەی ساڵێکە بەدەست دێ پەرلەمانی کوردستان بە نمونە وەرگرین ڕۆڵیان چی دەبێت لەوەی کە چاودێری حکوومەتی هەرێمی کوردستانم پارەیە چەند بەدەست دێ و چەندیش خەرجیە کاتەوە
والله جا خوب چاو دەستگای دوابزانە و پێڵێت دەستگای چاودێری و نازانام بنەوە هەمیشا بوو لە کوردستانی تازە نییە هەر نەبووە هیچیان کردووە توانینە موچەیەک بۆ خەڵک بجێڕنەوە ئەیترە وەڵامە بۆی کە لەداژە باش بەڵام دکتۆر ئێمە بۆچی لە وڵاتێکی و مالیزیا بۆ نمونە لە وڵاتێکی وەکو تورکیا ئەتوان کە تووشی قەیرانە بن هەم خۆیان بگرن لە کاتی قەیرانەکە هەم دوجار بە پلانێکی 1-2 ساڵانە ئەتوانن قەیرانەکە تێپەڕێنن وەزعەکە زۆر باشتر بکەنەوە بۆ ئەمە لەوێ ڕوو ئەدا بۆ لە هەرێمی کوردستان ئەمە نابینی بۆ لە ئەمریکا لە 2010ەکانە ڕوویە لە 2010 قەیران ڕوویدا زۆر بە خێرایی تیان پەڕان لە وڵاتی وەکو یابان بە هەمان شێوە ئەبینین ڕوویدا ئەمەشیان تێپەڕان بۆ لە وڵاتی ئێمەیە مەسەڵەن قەیرانەکان کۆڵترە بنەوە وەکو لە سەرەتاوە لە سەرەتای باسی بودجێ باسم کرد دەبێ دامەزراوەی جۆراجۆر هەبن بۆ دەراسەکردنی کەیسی کێشەی باسی ئابووری لە وڵاتدا لە بازاری کار ئێکسپۆرت ئیمپۆرت هەناردە و ئاوردان ئەمجار بەرهەمی ناوخۆ ئەمجار گەلێ ڕەهەندی تر لە وڵاتانەدا مەسەڵەن وڵات وەکو تورکیا یا مالیزی لەوێ دامەزراوەی ئابووری هەیە و ژێرخانی ئابووریش هەیە بەرهەمهێنان ئینتاج بەڵام لە کوردستاندا مؤسساتی ئابووریت نییە تو دامەزراوەی ئابووریت نییە و ژێرخانی ئابووریش نییە بۆیە ئەوەی هەیە نییە موچەکەیە کە موچەن هات خەڵک نۆمۆنی پارە نێتاوە ئەوە نەبڵێ مەسەن لە شوێنێکی ترکارێکی دەکەم ئەوە کارتی کشت و کاڵە ئەو پرۆژەی کشت و کاڵی ئەوە پرۆژەی پیشسازیەوە ئەو خزمەت گوزاریە ئەمجار لە بێرشمان نەچێت لە کوردستانی بەڕاستی قۆڕخکاری کراوە مەسەن ئەوەی کە بەتوانایە کراوەتە دەرەوەی هەموو ڕەهەندێکی سیاسی و ئابووریشەوە ئەوەی کە بە ناتواناشە ئیتر دەبێتە سعب کۆمپۆنە دەبێتە وەزیری دەبێت هەموو شتێک و بەڕێژی لەبەسەر تۆدا کە ئەنجامەکەی وەکە دەبین بەڵام مەسەڵەن بمانەوێنەوێنە مەسەڵەن مالیزیا لەوێ نظامش نسبەتەن دموکراسی هەیە ژێرخانی ئابووری هەیە ئەمجاریش واقعان هەلی یەکسان بۆ خەڵک هەیە ئەوە زۆر زۆر گرنگە مەسەڵەن تۆ لە وڵاتێکدا هەلی یەکسان بۆ تۆ نییە بۆ هەموو کەس نییە وایە نە ئەو ڕاستیەکە جا ئێمە تا ڕاستەکان نەبینین بۆ چارەسەری خەلەلەکان نەکەین ناتوانین ڕێگایەک دۆزینەوە بۆ چارەسەرکردن بەڕست وەکو شارەزایەک لە مەجای ئابووریە حکوومەت هێرێمی کوردستان چ ڕێگایەک بکرێتە بەر بۆی وەسی فەرمانبەرەکانی هیچ دەبێت چاپ بکە لە هەنگاوی یەکەمیە وەڵاهی هەندێک چارەسەر هەیە ئانیان دەبێت ئێستا بکرێنش بۆ داهاتوی ڕاست و ئێمە هەم لەگەڵ ئێستا مشکلەمەە هەم لەگەڵ داهاتوو چکار داهاتوو مەسەڵەن بۆ جیلەتنەوەکانی داهاتوش هەمان مشکلان دەبێت و لە کوردستاندا نسبەت لە ڕژەی ژمارەی دانیشتوان ساڵان ئێستا 2 بۆ 3 زیادبوونی ژمارە دانیشتوان شوادەکە کە خەڵک لە داهاتوودا زیاتر ئەو مشکلەی هەبێت بۆیە باشترین ڕێگا بەڕای من ئەوەیە کە دامەزراوەیەشی نیشتیمانی سەرمایە گوزاری دروست بکرێت بە شێوەیەکی ڕوون و شەفاف خەڵکی پسپۆڕ و ئامانجدار ئەو سەرمایەکە لە کوردستاندا هەیە ئاراستە بکرێت بۆ سەرمایە گوزاریکردن لە کەرتی کشتتوکاڵ بە پلەی یەکەم کشتتوکاڵ و خۆراک و بە پلەی دووەم با لە پیشسازی سوکەوە دەست پێ بکرێت بۆ کاتۆ بتوانین هەم شوێنی کار بۆ خەڵک فراهم بکەیت هەم بتوانین هانی بەرهەمی ناوخۆش دەبووی کاتۆ ئەو پارێکە لە کوردستانی وە دەست دەکەوێت لە موچەنێدی بە وڵاتانی تر بەرهەمێکت بۆ بێکە بەتابەتی خۆڕاشی خوازان چۆن دروست کراوە تۆ لە وڵات خۆدا بەرهەم بینی هەم بە لە بەرچاوگرتنی ئابووری مانە ئابوورێک هەم بە لە بەرچاوگرتنی تەندروستیەکەشی تا ئەو دەستگای دروست نەکرێت و پاڵپشتی نەکرێت دەتوانێت ئەوگە دەستگا هەم مەربوط بێ بە حکومەتیشەوە دەتوانێت کارێکی لەو زۆرە بکرێت فقط دامەزراوەیەکی ئابووری دامەزراوێکی ئابووری کە بتوانێت مەسەڵەن سەرمایە گوزاری بکە ئێستا لە کوردستاندا لەوانەیە 100 ملیارد دۆلار خەڵک پارەی هەبێ وایە هەیە مەسەڵەن کەورە پارەی زۆر ساریشی دەکرێت بای 200,000 دلاری لە کاتێکە پێویست نیە بۆ
ئەوە پارە زۆری وانە پێویست بەڵام بێمتمانەیش دروست و ئێمە خەڵکێکی زۆر لە بانکەکانە پارەیان دانابوو حکومەت بردی بزە بە تێشێ لە ئەوکان شوتم دامەزراوەی کە دموکراسی عین دامەزراوەی هێشێلەوانە بواری دارایی و بانکەکان ئەنجار بانکەکان چۆن بەکاربێنی شێ خاوەنیان بێ ئەوش پرسیارە بەڕاستی مثلا بۆ نمونە ئێستا قەیرانی ئێرانێ هەموو دەزان لە ئێران قەیرانە تۆ زانێت کە ئەو قەیرانی لە ئێرانە هەیە خۆی بانکەکان دروستیان کردوە هەنی بەشێکن لە ئەو قەیرانی کە لە ئێران دروست بووە بۆیە حتاگە بانقیشی تێبێ ئەگەر واقعان دەسۆزانە مامەڵی پێوە نەکرێت قەیران بۆ دروست دەکات جا بۆیە مەسەڵەن هەر بوونی خۆ بەناو هەموو شتێکەیە بەناو هەموو شتێکەیە لە وڵاتەیدا بۆی کرد بەڵام ناوڕۆکەکەی بەرهەمدار نییە سبەینە بانقیش تێبێت دامەزراوەی داراییشی تێبێت ئەگەر بە شێوەیەکی شەفاف و دموکراسانە مامەڵی پێوە نەکرێت و ئامانزار نەبێت بۆ چارەسەرکردنی قەیرانی ئابووری دارایی لە کوردستانیدا لەوانەیە ئەو کاتی زەرەدی هەبێت نەک قازانج وەکو ئەوەی نمونی ئێران بۆێنێتەوە ئێستا مشکلی ئێرانە باوەڕ من دەراسەیەکم خوێندەوە خوێنمە بزان مشکلە چیە دەڵێ ئەو بانقەکانی ئێرانی بانقەکانی ئێرانە بوونە شوێنی کار خەڵک پارەی هەیە ناسی معمەلیش پێ بکاتەوە شوێنی دەباتە بانقی بانق لە ساڵ 2025 داتێ بۆی باشە بەڵام مەسەڵەن کاتێکی کە تووشی ئەزمەیەکی دەبێت هەم بانقەکە زەردەکە هەم ئەو کە پارەکەشی لێدانەوە جا بۆ کوردستانش بالفعل خەڵک ئێستا متمانەی نەماوە بینیمان لە کاتی قەیرانەکەدا کە خەڵکی بەڵەندەر بووە پارەی حەڵال خۆ بە لە بانکدانەوە بانی چۆتەوتانە پارە نەماوە ئیتر لەبەر ئەوژ کەوتم دەبێت دەوڵەتێکی مؤسساسی دموکراسی و بەڕاستی دەوڵەتی قانون بێ یاسا بێت وەختێکی کە ئەوە نەبێت ئەتۆ ناتوانین کۆمەڵگا بەڕێوەبری کا کوردستان ئێستا تقریبا 7 ملیۆن بەقەدەر ژمارەی دانیشتوانی سویدە هەنەوە بەڕاستی جەهدی دەوێت فکری دەوێت سیاسەتی دەوێت باشە کاک دوکتۆر ئێمە بۆ ناتوانین ینی ئەو هەموو خوێنەوار و زانکۆ و دەرچووی زانکۆکانمان هەیە بۆ ناتوانین ینی فۆرمێکی هاوشێوەی کە بەڕێزت باست کرد کە نزیکەبینەوە لە کۆمەلگەیەکی وەکو سوید لە ڕووی دانیشتوانەوە بۆ ناتوانین ئەو شێوازە حکومڕانیەی کە ینی خەڵکی بۆی ڕاکە لە پێناویە خۆی بەخنکانەدا بۆ وڵاتێکی وەکو سوید بۆچی ئێمە بە هەماشەوە کە لەوەشە داهاتی دەستکەوتنی داهاتمان لە وڵاتێکی وەکو سوید زۆرتر بە ئاسانتر داهاتمان دەستکەوێت بۆ ئێمە ئاوا بەو شێوازە حکومڕانیەکەین و ئەوان بۆ بەو شێوازە تەنها بوونی موئەسساتە یاخۆ تەنها ئەوەیە کە ئێمە خودی خۆشمان خەلەلمان تێدایە بۆ نمونە زانکۆکانیشمان لەو ئاستەیانین کادری باشی ئابووری بخەنەوە یاخود ینی خەلەل تەنها دەسەڵاتدارەکەی و ناموئەسساتیە خەلەلەکە لە هەموویدا هەیە جار کە باسی قەیران دەکرێت باوەڕکە بەڕای من ئیدارەکردن حکومکردن سەبەبی یەکەمە کاتێکی کە حکومیشی ڕەشیدی تەبێت ئەو قەیرانە هەموو چارەسەرێت بەڵام کە نەبوو قەیرانەکان قەیران بە شوێن خۆیدا دێنێت ئەوەی کە لە کوردستاندا هەیە حاڵەتی زۆر شازە بەڕاستی مەسەڵەن ئێمە یەکێتیشی نەتەوەی نییە وەکو نەماتوانی وەیەکێتیشی نەتەوەی دروستکەین کە یەکێتی نەتەوەیش نەبوو تۆ ناتوانانی سیاسەتێکی ئابووری یەکگرتو هەبێت بۆ نمونە ئەو کۆمپانیاکە لە مثلی هەولێرێش دەکات جیاواز لەو کە لە سلێمانیش دەکات ئەو حزب لە حکوومەت دەوڵەمەندترە مەسەڵەن شتێکی ئاوازە مەسەڵەن هەر ئۆکتۆبر هەر لە حیزب نەکەی خەڵکەش لەوانێت تۆزێک ئۆمێلێ هەبێت تێدەگەین بەڵام واقعەکە ئەوەیە مەسەڵەن تۆ دەچی هەولێرە مەسەڵەن وەکوە بچە وڵاتێکی تر دەی سلێمانی وەکو بچە وڵاتێکی تر هەتا تەماشا دەکەی جیاوازی فەرهەنگی دروست بووە جیاوازی عەقڵیەت دروست بووە مێنتاڵیتی فکر دروست بووە بۆ لە پێشەوە باسم کرد کە ئێمە سیاسەتێکی یەکگرتووی سەقافی نییە پەروەردەیی نییە و پێم وتی تۆ سبەینە منداڵەکەت چۆن پەروەردە دەکەی چۆن پەروەردەکرا دەڵێ نازانم حتممە لە هەولێرە شەڕوا دەڵێ وەختێکی کە ئەو فیراغە سیاسیە ئابووری فکریە عەقلیە فەرهەنگیە دەبێت حاڵەتی چی دروست دەبێت حاڵەتی ئەوە دەبێت کە ئەو ئینسانە بچووکترین شت بتوانێت تەئسیری لێ بکە واتە مەقاومەی فەرهەنگی نابێت مەقاومەی پەروەردەیی نابێت واتە
دەبێ حکوومەت بەڕاستی کە حکوومەتێکی یەکگرتووی نیشتیمانی بێت دەبێ دراسی هەبێ و پلانی هەبێ بۆ هەموو ئەو حاڵەتانە لە هەر شوێنێکی حکوومەت دروست دەبێت ڕئیس حکوومەت چیە دێ دەڵێ سیاسەتی ئابووری من ئەوەیە سیاسەتی پەروەردەیی من ئەوەیە إلى آخره ممارسەی پراکتیک دەکات بە پراکتیک دێ ئەو سیاسەتە ئەنجام دات کە ئایدایەکێتی مەسەن ئەو کە سوشال دموکراتە دێ فەلسفەی سوشال دموکرات لە بواری ئابووری پەروەردە فەرهەنگی پەیوەندی جیهانی پیاده دەکات کۆنسێرڤەتیڤ عینیش مەسەن ترامپ جیاوازە لەگەڵ ئەوانی تر بەڵام لە ئێمە مەسەن تەماشا دەکەی لە باڵاترین بەرپرس بپرسە لەوەرە بۆ باسکە سیاسەتی ئابووری تۆ چییە سیاسەتی سەقافی تۆ چییە سیاسەتی پەروەردەیی تۆ چییە منم نازانم لەکە ڕەسەتەکە لەوەیدا عەزیزم ئێمە هەمومان بەڕێگاش تاریک دادەڕن بەڕاستی بۆی وتم هیوادارم ئەو حکوومەتێک کە هەلاسە دروستی دەکەن بەجددی وەکو من بابی کەمە کۆتا پرسیارم کات هەنگاوی داهاتووی ئەو کەسایەتیانی کە حکوومەت پێگەێنن ئەبێت چی بێت بۆی هەم قەیرانە ئابووریەکە تێپەڕێن هەم بە فەلسفەیەکی ئابووری ڕەشیدەوە بتوانن حکومداریەکی ڕەشید و ڕەسەنانە بکەن وەڵای من لەو مقعدانیم کە تەشخیصی یەکەم چێ دەبێت چێ بێت من ناڵم چێ بێیان چێ نابێ شارەزایەکی ئابووری لەبێ بەڵام ئەوەی کە بەگشتیەوەی کە لەو بەرنامەدا باسمان کرد دەبێت سیاسەتێکی گشتگیری فراوان هەبێ بۆ هەموو بوارەکانی ژیان لە کوردستانیدا وەکوتم پەروەردە فەرهەنگی سەقافی ئابووری و هەتا لەسەر سیاسەتی ناوخۆ چی سیاسەتێک بەکاربێنە بۆی کە بتوانێت یشێکی نیشتیمانی دروست بکرێت هەنی ئەوە دەبێتە محوری هەر کەسێک کە بێت حکوومەت تشکیلاتوە بیاوێت کە ئارەزوو بکات ئایندێشیە بێت تۆ گەشتبینی کاک دکتۆر بەڕێزت گەشتبینی بۆی کە ئەم هەنگاوانانرێ لە تێپەڕاندنی قەیرانە وەڵاو دووەم جارە پرسیار دەخوا من گەشتبین یا گەشتبینی بەڵام من هەمیشە هیوادارم وەختیش کەم بخۆم نەتوانم کارێکی بکەم کارێک ئەنجامدەم دەبێت هیوا بخوازم بۆی کە ئەو کاری دەکات ئەنجامی هەبێت سەرکەوتی بێت بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر محەممەد گەناوی هەرچەند وتت من پسپۆڕێکەمەوە نییە ناچارم بڵێم بەرەوەی پرسی بەرنامەکەم ئابووریە بڵێم شارەزا لە بواری ئابووریە زۆر سپاس کاک دکتۆر سپاس بەوەدەبوونتان بینەرانی عزیز و خۆشەوی سپاس تاکو ئێستا بینەرمامون بەخوای گەورەتان ئەسپێرم دەست خۆش کاک دکتۆر زۆر سپاس